ئەو لە تەقاعودی بۆ بڕنەوە نیان بڕێەوە تەقاعود بن. ڕەفیق حلمی دراسەی تاریخی کوردی کردووە، ئەو بۆ ئەکرادی نووسیوە، باسی مێژووی کوردەکان لە زمانی میدیەکان و سلجوقیەکان و ئەمانە کە چۆن پێگەیشتون کوردەکان دەرکەوتووە کە ئاڵایان هەبووە میدیەکان. ئاڵاکەش تەمسیلی خۆری کردووە، تەمسیلی سروشتی کردووە، یعنی سەربەت و سامانی وڵاتەکە، تەمسیلی ئازادی و نەبەردی کوردی کردووە. لەبەرەوە نەخشەیەکی دانا کە 90 سنتیم 3 بەش بێ، بەشی سەرەوە سوور، بەشی ناوڕاستپی، بەشی خوارەوە سەوز، بەشی سەرەوە سوور تەمسیلی هەموو شۆڕشەکانی کوردستانەکە کە کورد هەر ئازا بووە، هەر نەبەرد بووە و هەر لە پێشەوە بووە. خوارەوەش سپیەکە تەمسیلی فەزای کوردستانی کردووە کە ئەمن و ئاسایشی تایە و زەویەکی خۆشی تایە. ئینی خوارەوەش سەوزەکە تەمسیلی سەرۆت و سامانی کوردستانی کردووە. لە ڕاستە خۆرەکەی کردووە، خۆرەکەش تیشک کردێتی، تیشکەکە وا نەبووە مال کردوانە، تیشکەکە چواری متەکەسر پێچاو پێش بووە، چوار بچووک، چواری گەورە پێچاو پۆش بووە. ئاڵاکەیان پێیان نێرێ، ئەڵێ پێیان بڵێ بە خاز محەممەد ڕێزم هەیە بۆی چاوی ماجەکەم چونکی لە باوکم مناڵتر بوو، ئەمەوێ ئەم ئاڵایە هەڵکا لە کوردستانە، ترە قەراریان ناحەڤەی مانگ بیکەن بە نمونەیەک بۆ سەربەخۆی کوردستان.